بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام هەوڵ دەدەین لە بەرنامەی ئەمڕۆی کەناڵی ئاسمانی پەیامدا قسە لەسەر ئەزموونی میدیایی کەناڵی ئاسمانی پەیام بکەین لە ناو تۆڕی میدیایی کۆمەڵدا و هەروەها شێوازی ئیشکردنی و قسە لەسەر ئەو فۆرمە بکەین کە پەیام ئیشی لەسەر کرد. کاتی خۆی یەکێک لە کەناڵە عەرەبیەکان کە دامەزا لە دنیای عەرەبیە قسە لەسەر ئەوە ئەکرا بە تایبەتی ئەوەی کەمە بەسمە بیڵام کەناڵی ئەلجەزیرەی عەرەبی بوو دەگوترا دنیای عەرەبی بەر لە کەناڵی جەزیرە یاخود دوای جەزیرە. ئەگەر ئەم پێوەرە ڕاست بێ بۆ کۆمەڵی ئیسلامی کوردستان ئەکرێ بڵێن واقعی سیاسی و گوتاری سیاسی کۆمەڵی ئیسلامی بەر لە بوونی کەناڵی ئاسمانی پەیام کە 10 ساڵ بەر لە ئەمڕۆ ئەم کەناڵە دامەزرا و ئەمڕۆ پێمان خستە 11مین ساڵەی دامەزانی کەناڵەکەەوە چ واقعێک بوو و ئەم واقعی ئێستایی چییە؟ ئێمە هەوڵ دەدەین تا ڕادەیە قسە لەسەر باگراوندە مەعریفیەکەی لایەنە و شیاریەکەی ئایا کەناڵی ئاسمانی پەیام چی بەخشیە کۆمەلگای کوردی؟ ئایا لە ڕووی زانیاریەوە لە ڕووی ئیتیکی ڕۆژنامەوانیەوە ئەم کەناڵە توانی مۆدێلێکی جیاواز لەو مۆدیالانەی تری کەناڵەکان بەرهەم بێنێکە لە هەرێمی کوردستاندا لەشکرێک کەناڵی تری جیاوازی تایە ببینراوە و بیسرا و نووسراوە؟ ئایا کەناڵی ئاسمانی پەیام چ ئیزافەیەکی بۆ سەر میدیای هەرێمی کوردستان کرد یاخود میدیای کۆمەڵی ئیسلامی کوردستان کرد؟ لە ڕابردوودا کۆمەڵ میدیای نووسراوی لەسەرەتاوە هەبوو، لەوانەیە لە ئاستی لۆکاڵیە هەندێک رادیۆی هەبوو، بەڵام میدیا نووسراوەکەی بە تایبەتی ڕۆژنامەی کۆمەڵ و ڕۆژنامەی بەیان کە ئەمە دوو پاشخانی گرنگی پایەکانی ڕۆژنامە نووسی کۆمەڵی ئیسلامی کوردستان بوو، دوجار کەناڵی ئاسمانی پەیام لەدایکە بێ. ئەم کەناڵە چی بەخشی بە کۆمەڵی ئیسلامی؟ ئایا کۆمەڵی لە ڕووی واقعی سیاسیەوە بردە پێشەوە؟ چ معریفەیەکی بەخشیە بینەر؟ ئێمە هەوڵ دەدەین قسە لەسەر ئەم باس و تەوەرانە بکەین لەگەڵ هەریەک لە بەڕێزان کاک شوان هەورامی ئەندامی ناوەندی لێکۆڵینەوە و چاپەمەنی تۆڕی میدیایی کۆمەڵ و هەروەها کاک فاروق عەلی بەرپرسی گشتی تۆڕی میدیایی کۆمەڵ بەخێربێن بۆ ستۆدیۆی بەرنامەی گفتوگۆی کەناڵی ئاسمانی پەیام. کاک فاروق هەڵبەت لە بەڕێزی شتەوە بۆ تەواوی بینەران و ستافی کەناڵی ئاسمانی پەیام و تەواوی کارمەندەکان بێجیاوازی سەرەتا پیرۆزبایی خۆمان ئاڕاستەی خەڵکی کوردستان و بەڕێستان دەکەین بە بۆنەی داگیرسانی 11مین مۆمی تەمەنی کەناڵی ئاسمانی پەیامەوە. ئەمەوێ هەر بە سادەی ئەوە لە بەڕێزت پرسم پەیام لە ماوەی ئەم 10 ساڵەدا چ پەیامێکی بەخشیە خەڵکی کوردستان؟ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سوال بۆ جەنابتان لێرەشەوە جارێکە بە پێویستی دەزانم کە پیرۆزبایی خۆم لە تەواوی هاوکارانم لە تۆڕی میدیایی کۆمەڵ بە شێوەیەکی گشتی و کەناڵی ئاسمانی پەیام تەواوی کارمەندان تەواوی ڕۆژنامەنووسان و تەواوی بینەران و بیسەران و هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکەم بە بۆنەی 11مین ساڵ ڕۆژی دامەزراندن و دەستپێکی پەخشی کەناڵی ئاسمانی پەیامەوە. دیارە قسەکردن لەسەر کەناڵی ئاسمانی پەیام و ڕۆژانی دەستپێکی جیاوازێکی زۆر هەیە لەو سەرەتایانەی کە کەناڵی ئاسمانی پەیام دەستی بە پەخش کرد لەگەڵ ئەمڕۆی ئەو جیهانی کە ئێمە تیا دەژین. ئەو کاتێکەوە کەناڵی ئاسمانی پەیام دەستی بە وەشاندن کرد چ لە ئاستی کۆمەڵی ئیسلامی دەتوانم بڵێم چ لە ئاستی هەرێمی کوردستان دەستپێکی قۆناغێکی نوێ بوو لە میدیایی کۆمەڵی ئیسلامی و لە میدیای کوردیە. نایشارینەوە کە پێش کەناڵی ئاسمانی پەیام کۆمەڵە کەناڵێکی تەلەڤیزیۆنی ئاسمانی هەبوو، بەڵام تا ئەندازەیەکی زۆر ئەو میدیانە سنوورە جوغرافیە تەسکەکەی حیزبیان تێنەپەڕاند بوو. کەناڵی ئاسمانی پەیام توانی ئەو مەودا تەسکە تێپەڕێنێت. سەرەتای لەدایکبوونی قۆناغێکی نوێ بوو لە میدیای کوردیە. من هەرگیز ناتوانم توانەکانی پەیام بە جەزیرە و یان هەر کەناڵێکی کەی ژیانی بشوپێنم، بەڵام بە لە بەرچاوگرتنی توانە مرۆیی و دارایی و ئەو هەلوو مەرجە سیاسیەی کە کۆمەڵی ئیسلامی تیا بوو وەکو خاوەنی ئیمتیازی کەناڵی ئاسمانی پەیام دەتوانم بڵێم بۆ ئێمەش ئەگەر جەزیرە لە قۆناغێکی ڕابردووە بۆ میدیای عەرەبی بۆ کارمەندان و بەڕێوەبەرانی کەناڵی جەزیرە شەرەفێکی گەورە بوو بێ بۆ ئەوان بۆ ئێمەش دامەزراندن و بەڕێوەبردننی کەناڵی ئاسمانی پەیام بۆ ئێمە جێگەی شانازی بوو و شەرەفێکی گەورە بوو لە قۆناغێکی لەو شێوە کە کۆمەڵی ئیسلامی تیا بوو و میدیای کوردی تیا بوو. ئێمە ئەو شەرەفەمان پێ بڕاکە نمونەیەکی نوێ لە میدیای کوردی حیزبی بێنینە ئاراوەکە
بۆ خۆتان دەزانن چەند میدیایەکی کەم هەبوو ئێمە قسە لەسەر ساڵی 2010 دەکەین کە ئەو کاتە چەند میدیایەکە ئەو کاتە تەنایەکێتی و پارتی خاوەنی بوون و هەژمونیان بەسەر ڕاگەیاندنی کوردیا هەبوو. ئێمە توانیمان لەو کاتە ببینە خاوەنی کەناڵی ئاسمانی پەیام و بە گوتارێکی نوێەوە بە شێوازێکی نوێەوە جیاواز لەو میدیایانەوە جیاواز لە چاوەڕوانەکانی خەڵکی کەناڵی ئاسمانی پەیام بە کەمترین ئەزمون و تەجروبەی ئێمە خۆمانەوە بە هاوکاری کۆمەڵێ لە برایان و هاوکارانمان لە دەستپێکی دامەزراندنی کەناڵی ئاسمانی پەیام بوو توانیمان ئەو چاوەڕوانیەی کە خەڵکی نەیبوو لە میدیای کوردی بە تایبەتی لە میدیای کۆمەڵی ئیسلامی ئێمە ئەو شەرەفەمان پێ بڕاوە توانیمان دەتوانین بڵێن بووینە سەرمەشقی میدیای حیزبی کە پێشتر میدیای حیزبی لە هەرێمی کوردستانە بۆ شێوازە نەبوو و بێگومان میدیایەک بوو جیاواز لە میدیاکانی کە بەوەی کە وەکوتم سنوورە حیزبیەکانی تێپەڕاند کەناڵی پەیام بووە مینبەرێک بۆ هەموو ئەوانەی هیچ جۆرە دوانگەیەکیان نەبوو کە گوزارش لەسەر ڕەوبۆچوونەکانی خۆیان بکەن. کەناڵی ئاسمانی پەیام بۆ تەواوی هاوڵاتیان بۆ تەواوی جەماوەر بووە مینبەرێکی ڕازگۆ بووە دوانگەیە کە خەڵکی بتوانێت لە ناو لە بەردەمی مایکەکەی پەیام گوزارش لەسەر ڕاوبۆچوونی خۆی بکە لەسەر ئاسی کۆمەڵی ئیسلامی. کۆمەڵی ئیسلامی تا ئەو کاتە بەڵێ میدیای هەبوو ناتوانین بڵێم کەناڵی ئاسمانی پەیام دەستپێکی میدیای کۆمەڵی ئیسلامی بوو نا میدیا و ڕاگەیاندن لە لای کۆمەڵی ئیسلامی لە سەرەتای ڕاگەیاندنیەوە جێگەی بایەخ و گرنگ بووە لەو ڕۆژەی کە خۆی تا ڕادەگەیەنێت زمان حاڵی کە ڕۆژنامەی کۆمەڵە لە دایک دەبێت بۆیە میدیا لە لای کۆمەڵی ئیسلامی جێگەی گرنگ بووە. بەڵام ئەو میدیایەکەوە دەرگا لە ڕووی کۆمەڵی ئیسلامی ئاوەڵا بکە دیارە کەناڵی ئاسمانی پەیام وەکو میدیایەکی ئاسمانی فەضایی بینرا و توانی چیتر ببێتە مینبەرێک بۆ کۆمەڵی ئیسلامی کە لە ڕێگەی ئەم میدیاوە گوزارش لەسەر ڕاوبۆچوونەکانی خۆی بکە خۆی بتوانێت پێناسەی خۆی بکە چیتر تاریف و پێناسەی کۆمەڵی ئیسلامی لە ڕێگەی خەڵقیکەوە نەکرێ. کۆمەڵی ئیسلامی لە هەر کاتێکا ویستی ڕاوسەرنجی خۆی لە هەر بابەتێکی سیاسی کۆمەڵایەتی ئابووری ئاینی بخاتە ڕوو میدیاکەی خۆی ئامادە بوو وەکوتیشم میدیایەکی شمولی بوو تەنها میدیایەک نەبوو گوزارش لەسەر بابەتە حیزبیەکان بکە میدیایەکی کۆمەڵایەتی بوو میدیایەکی خێزانی بوو لە هەموو گرنگتر بۆ کۆمەڵی ئیسلامی کە بۆ ئێمە جێگەی شانازیە وەلایەزال بەردەوام تا ئێستا کەناڵی ئاسمانی پەیام کەناڵێکی خێزانیە خێزانەکان بە ئاسوودەی دەتوانن لە بەردەمی شاشەکەیە ڕاوەسن میدیایەکی ڕازگۆ بوو میدیایەک بوو کە توانی بە ڕازگۆیانە گوزارش لەسەر ڕاوبۆچوونەکان بکە ئەوەی کە لە دەوروبەری دەگوزەرا ڕووی دەدا بەبێ دەستکاری بەبێ ئەوەی خۆی تەحلیلاتێکی بکە بە پێی بەرژەوەندیەکانی خۆی بیگۆڕێ ڕاستگۆیی هەبوو لە گواستنەوەی وێنە و لە گواستنەوەی وشەدا کە ئێمە دروستمانە ئیزافات بوون لە ناو دنیای گۆڕانکاریەکانە لە هەرێمی کوردستان نمونەی خەروارێکە کەناڵی ئاسمانی پەیام بە دامەزراندنی توانی بیخاتە سەر خەرواری میدیای کوردی. سپاس کاکشوان بەڕێستان ئەزمونێکی قوڵ و دەوڵەمەندتان هەیە لە ناو میدیا و لە کاری ڕۆژنامەوانی ئیسلامیدا ئێستاش لەوانەیە بڵێم لە چەند وێزگەی جیاوازە بەڕێزت لێە لە چەند ژووری جیاوازی کەناڵی ئاسمانی پەیام تۆ ئیشت کردووە کارت کردووە دوایین ئیشتان لە ناوەندی لێکۆڵینەوە و چاپەمەنی تۆڕی میدیایی کۆمەڵە ئەگەر یعنی من بێم ئەمانە هەموو بەسمەوە بەوە هەموو ساڵێک قسە لەسەر ڕۆڵی میدیا و کاریگەری میدیا و کاریگەری لەسەر کۆمەلگای کوردیەکرێەوە لەسەر ئاسی گۆڕانکاریەکانە تا چەند ئەمانە توانیوانە قەزیەکان ببەنە ناو خەڵکەوە وەزانیاری بە بینەر ببەخشن. ئایا بە بڕوای تۆ ئێستا بۆنمە کەناڵی ئاسمانی پەیام 11 مۆمی تەمەنی داگیرسان ئەمڕۆ یعنی ئیزافەیەکی تری ماوە بە خەڵکی بڵێ کە ساڵانە ئەم یاد و بیرەوەریە هەمیشە دووبارە ئەبێتەوە ئیزافەیەکی تازە چی ماوە بۆی بە خەڵک بڵێن کە ئەم میدیانە ڕۆڵ و پێگە و کاریگەری گرنجانە بۆ وەک بەڕێز کاک فاروق بەرپرسی تۆڕی میدیایی کۆمەڵ ئاماژەی بە کۆمەڵی ڕاهەندی گرنگدا کە پەیام لە ماوەی ئەم 10 ساڵەدا بە بینەری کوردی وە بەڕای گشتی بەخشیوە. بەناوی خوای بەخشندە و میهرەبان سپاس بۆ میوانداریە و پیرۆزبایی لە کارمەندانی کەناڵی ئاسمانی پەیامەکەم سەرجەمیان و پیرۆزبایی لە بینەرانی کەناڵەکەکەم منیش ئەمەوێت تەئکید لەوە بکەمەوە کە کەناڵی ئاسمانی پەیام لە ڕاستیە ئیزافەیەکی زۆر گەورە بوو بۆ میدیای بینراوی کوردستان
من چاک لە بیرمە و پێویست ناکە یعنی باسی بیرەوەریش بکەین تەنانەت ئەو حیزبە گەورانەی کە حیزبی زۆر گەورەی کوردستان ئەبینین تا ئەم لەحزەیەش ناوێرێ دەنگی ڕایەکی جیاواز لە میدیاکەیە ببیسترێ یعنی ناتوانێ ڕاگەیاندنە فەرمیە حیزبیەکەی بکاتە کەناڵێک کە ڕاو ڕای بەرانبەری تیابێ هەتا ئەم لەحزەیەش کە ئێمە ئێستا لە کۆتایی ساڵی 2018 ئاژین کەواتە کردنەوەی کەناڵی ئاسمانی پەیام و کەناڵی ئاسمانی پەیام ئەم ڕەچە گەورەیەی شکاند بە تایبەتی هەمیشە ئیسلامیەکان بەوە تۆمەتبار کراون کە ڕای خەڵکی تر قوبوڵ ناکەن و ڕای خەڵکی تر بە هەڵە ئەزانن و ڕێگە ناکەنەوە کە بۆ ینی ڕێگە ناکەنەوە لە میدیایانە کە ببێتە مینبەری ئەوانی تر بەڵام بە پێچەوانەوە بینیمان کەناڵی ئاسمانی پەیام تا ئەم لەحزەیەش قۆناغ لە دوای قۆناغ ئەو دروشمەی بەرز کردووەتەوە کە کەناڵەکەی کەناڵی ڕاو ڕای بەرانبەرە و ڕای ئەو کەسانە لە کەناڵی ئیسلامیە لە کەناڵی ئاسمانی پەیامە ڕەنگی داوەتەوە کە مینبەریان نەبووە تەنانەت ئەوانەش کە مینبەریان هەیە دووبارە لە کەناڵی ئاسمانی پەیامە بە شێوەیەکی تر ئەتوانن ڕاو بیر و بۆچوونی خۆیان یعنی پێشکەش بکەن بۆ پرسیارەکەی بەڕێزیشتان بێگومان جیهانی سیاست و جیهانی میدیا بەردەوام لە پێشکەوتنایە وەکو هەر لە ڕووی هونەریەوە کە جیهازەکان لە ئەنەلۆکەوە هاتن تا گەیشتنە HD و تا ئەم پەخشەی ئێستا کە پەخشێکی پێشکەوتووە و ئەجیزەی پێشکەوتومان هەیە وەکو ئەم لایەنەمان هەیە لایەنی تری ڕووداوەکانیشمان هەیە ئێمە بارودۆخی ئێستەی ناوچەکە و بارودۆخی ئێستەی هەرێمی کوردستان زۆر جیاوازە لەو کاتەی کە کەناڵی ئاسمانی پەیام دامەزرا ڕۆژ لە دوای ڕۆژ قۆناغەکان تێپەڕن ئێمە قۆناغی بەهاری عەرەبیمان بینی کە من پێم وایە قۆناغی بەهاری عەرەبی سەرەڕای ئەوەی کە سەرکوتی ئەو ڕاپەڕینە گەورەیە سەرکوت کرا و بە پیلانێکی ناوچەی و جیهانی ئەو ڕاپەڕینانە سەرکوت کران بەڵام من پێم وایە قۆناغی دوای بەهاری عەرەبی لەگەڵ قۆناغی پێش بەهاری عەرەبیە زۆر زۆر جیاوازە تازە گەلانی ئەم مەنتیقەیە گەلانی ئەم ناوچەیە تازە هۆشیار بوونەتەوە ئەوەش کە هۆشیار بوویەوە تەنانەتە ئەگەر بیخەیتە ناو بەندیخانەش ناتوانی زاڵ ببی بەسەر وریابوونەوەکەیە لەبەرەوە میدیای بینراویش کە ڕووماڵی ئەم وریابوونەوەی کردووە چ لە ناوچەکە بەگشتی و چ لە هەرێمی کوردستانە من پێم وایە وریابوونەوەیەکی زۆر گەورە هەیە و ئاگاداریەکی زۆر گەورەی جەماوەری هەیە هۆکارەکەش ئەوەیە کە ئەم میدیایە کاریگەری هەبووە لەسەری و کەناڵی ئاسمانی پەیام پشتێکی زۆر بەرچاوی هەبووە لە وریاکردنەوەی خەڵکی کوردستانە مثلا بۆ نمونە یعنی ئێمە هەر ئەوەی کە دەسەڵات هەوڵی داوە ئێمە زانیاریمان دەست نەکەوێت لەسەر ڕووداوەکان لەسەر ڕووماڵەکان زانیاریمان نەبێ خۆی بۆ خۆی چییە؟ خۆی بۆ خۆی ئەوەیە کە دەسەڵات هەندێشتی هەبووە ویستوێتی بیشارێتەوە هەندێ زانیاری و هەندێک گەندەڵکاری هەبووە ویستوێتی بیشارێتەوە چونکە کەناڵی ئاسمانی پەیامی بەوە زانیوە کە ئەوێ زانیاری ڕاست و دروست بە خەڵکی کوردستان بدا هەوڵی داوە ئەم زانیاریانە بشارێتەوە ئێمە نمونەمان زۆرە من بۆ خۆم ماوەیەک لە ژووری هەواڵ بووم زۆر جار ئێمە یعنی ڕێگری کراوە لە پەیامنێرەکانمان کە بچنە تەنانەت یعنی پرێس کۆنفرانسەکانیش ڕێگریان پەیام چۆن ئەم بۆشایی پڕکردەوە پەیام بە ڕاستگۆیی ئەم بۆشایی پڕکردەوە
یعنی سەریدانە نەوەاند بۆ ئەوەی کە ڕێگری لەیەکرێ بەڵکو ڕێگەی تری گرتە بەر و ڕێگەی تایبەتی گرتە بەر بۆەوەی زانیاریەکان بە جەماوەری کوردستان بگەیەنێت. کاک شوان تۆ لە بواری نووسینی شابە تایبەتی لە تەحریرا لە یعنی ئەزمونێکی دەوڵەمەندت هەیە زیاد لە 30 ساڵە نزیکەی بە 40 ساڵەتەیە لە میدیای ئیسلامی لە قۆناغی شاخەوە تاوەکو ئێستا ئەمەی پەیام چ جۆرێک مۆدێلەکە لە ئیشکردن یا بەم شێوازە ئایا ئەمە تەجاوزی هەندێک قۆناغی بەرتەسکی کرد تاوەکو پەیام هەنگاوی گەورەتر بنێ و زیاتر بە بینەر ئاشنابێەوە بچێتە ماڵەکانەوە بە گوتارێکی جیاواسرەوە بە ئەگەر بەراوردی بکەین لە گوتارە میدیایەکەی ڕابردوو کە زیاتر گوتاری میدیایە نووسرا بوو یاخود بیستراو بوو. وەکو ئێمە بینیومانە لە هەرێمی کوردستان جاران یعنی کۆمەڵی ئیسلامی وەکو حیزبێکی ئیسلامی کە ئیش و کارەکانی هەر ئەوەیە کە ینی لە چوارچێوەی فکری ئیسلامی و لە چوارچێوەیەکی داخراوە ینی سیاسەتەکە بەڵام دەرکەوت بۆ خەڵکی کوردستان کە کۆمەڵی ئیسلامی ڕاستە باگراوندەکەی و پاشخانەکەی ئیسلامیە بەڵام کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی کوردستانە لە حکوومەتی کوردستانە ئەگەر باشداری کردبێ و لە هەر شوێنێک هەڵوێستی نوان دەبێ یعنی هەڵوێستەکەی لە بەرژەوەندی هەموو خەڵکی کوردستانە بووە. ئەمەش ڕاستەوخۆ ڕەنگی داوەتەوە لە کەناڵی ئاسمانی پەیامە. کەناڵی ئاسمانی پەیامیش بە هەمان شێوە کاری کردووە. کەناڵی ئاسمانی پەیام کەناڵێکی کوردەواری بووە چووەتە نێوماڵی هەموو کوردێک و بەشی هەموو کوردێکی داوە لە زانیاریەکانی و لە هەڵوێستەکانی و لە بەرنامە دیکۆمنتاریەکانی یعنی لە ماوەی 2010 هەتاکو 2010 لەم ماوەیە کە تێپەڕیوە ئەگەر سەیرێکی ئەرشیفی دەوڵەمەندی کەناڵی ئاسمانی پەیام بکەین سەیرەکەی هەموو چین و توێژەکان ینی بەشیان هەبووە لەم کەناڵە. من ئێستا داکۆچی ئەەکەمەوە ئەوە جەنابی کاک حاجی فاروقیش تەشریفیان هەیە من ینی دەستخۆشییان لێ یەکەم کە توانیویانە ینی ئەم لەسەر ئەم ڕێبازە دروستە بڕۆن بەڕێوە و بۆ قۆناغی داهاتووشمان ئەوە جێگەی شانازیە کە ئێمە بەردەوام بین لەسەری کە کەناڵی ئاسمانی پەیام وەکو ئەوەی کە کەناڵی حیزبێکی ئیسلامی کوردستانیە بەڵام هەڵوێستەکانی پێویستەکە هەڵوێستی هەموو تاک و کۆمەڵێکی کوردەواری بێ بە جیاوازی هەموو بیر و بۆچوون و ینی هەڵوێستەکانیانەوە ئەبێ کەناڵی ئاسمانی پەیام هی موسڵمان بێ هی مەسیحی بێ هی یەزیدی بێ هی چونکە ئەم کەناڵە ئێمە بمانەوێ و نەمانەوێت کە پەخش دەست پێەکە هەموو ماڵێکی کوردی ئەم کەناڵەیە کاتەوە کەواتە ئەم کەناڵە بەس کەناڵی ئەندامانی کۆمەڵی ئیسلامی نییە. ئێمە بێت زۆر چاکەمە بزانین پێویستەکە کەناڵی ئاسمانی پەیام بەشی هەموو کوردێکی تیابێ هەموو کوردی زمانێکی تیابێ لە هەموو بەرنامەکانیا جا لە هەواڵەوە دەست پێەکە تا دیکۆمنتاری و تا هەر بەرنامەیەکی. بەڵێ سپاس کاک شوات. کاک فاروق کەناڵی ئاسمانی پەیام مۆدێلی ئیشکردنی جیاواز وەکو خۆتان جەختان لێکرد کەناڵەکان زیاتر چالاکی حیزبی و گوتاری حیزبی و وەکو کاکشوانی شێمایی بۆ کرد پێشتر بەشێکی زۆری زیاتر خەڵکە حیزبیەکان ئەوانەی کە نوێنەرایەتی حیزبەکانەکەن و میدیانی ئەوانەی خۆیان قسەی تیاکەن و گوتاری حیزب و استراتیژی حیزبی تیا ئاڕاستەکەن بەڵام پەیامم تەلیسمەی تێکشکان ئەم مۆدێلە بە بڕوای ئێوە تا چەند کاریگەری لەسەر خەڵکیش دروست کرد کە ئەو گومانەی بەرامبەر بۆ نە کۆمەڵ هەبوو کە حیزبێکی سیاسی ئیسلامی و تەنها وەکو کاکشوان دیسانەوەڵێمەوە وتی لە چوارچەوەی فکری ئیسلامیە ئیشی کردووە ئەهات ئەم گومانەی ڕەوانەواتە پەیام بوو بە ڕایەڵێکی لێک تێگەیشتنی نێوان حیزب و نێوان خەڵک یا هاوڵاتی. گومانی تێدا نیە ئەوەی پەیام کاری لەسەر کردووە بۆ خۆی شمولیەت و جیهانبینی کۆمەڵی ئیسلامی دەردەخا چونکە ئەو هەنگاوانەوە ئەو کارانەی کە کەناڵی ئاسمانی پەیام کردوێتی ئاڕاستەیەکی جیاواز نەبووە لە ئاڕاستە فیکری و سیاسیەکەی کۆمەڵی ئیسلامی واتە ئەوەی پەیام کردوێتی ئەوە بووە کە حیزبی سوێتی بیکە بەڵام لە ناو پەیامە و لە ناو میدیاکەیان ڕەنگی داوەتەوە. کەناڵی ئاسمانی پەیام ئاوێنەی ڕنگدانەوەی فیکر و بۆچوون و تەسەوری کۆمەڵی ئیسلامی بووە.
ئەوەی کە پەیام کردوێتی شتێک نەبووە تەنها بەڕێوەبەرایەتی کەناڵەکە و کارمەندان و ڕۆژنامەنووسانی کەناڵەکەی ویسبێتیان و حیزب شتێکی کە ویسبێت نا بە پێچەوانەوە ئەوە پشتگیر و ویست و ئیرادەی حیزب بووە کە ئێمە بەو شێوازە کارمان کردووە و ڕنگدانەوەی ئەو ئیرادە بووە بۆیە ئەوەی کردبێتمان لە باشە ڕێنمایی و هاوکاری و پشتگیری و پشتیوانی ئەوان بووە هەر شتێک نەمانتوانی بێ باشە بیکەین کەم تەرخەمیەکە لە ئێمە خۆمانەوە بووە بۆیە ئەم جیهانبینی پەیام کە کاری لەسەر کردووە هەر ئەو شمولیەتە بووە کە کۆمەڵی ئیسلامی لەسەری بنیادنراوە و ویسوێتی کۆمەڵی ئیسلامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی لە جەنابی ئەمیرەوە تا ئەدنا حیزبی چۆن وەک وەسیلەیەک سیر کردووە بۆ ئەوەی بتوانێت خزمەت بە مرۆڤایەتی بکە پەیامی مرۆڤ دۆستی و ئینسان دۆستی لە ناو هاوڵاتیانە بڵاو بکاتەوە هەر ئەمەش بووە لە ناو میدیاکە یان ڕەنگی داوەتەوە کە وەکو کاکشوان باسی کرد ویستمانە میدیایەکی ئینسانی بێ میدیایەکی مرۆڤ ویست بێ کاتێک کە من باسی لە ئیسلامی شەکەم بەو شانازیە و باز لە ئاینی پیرۆزی ئیسلام دەکەم کە بۆ خۆی ئاینی پیرۆزی ئیسلام ئاینێکە کە مرۆڤ تێیا سنتەرە ڕێز و احترام و بەها باڵاکانی مرۆڤ تیا سنتەرە بۆیە جارێکە جێگەی شانازیە بۆ ئێمە کە پەیامی کۆمەڵی ئیسلامی و پەیام وەکو میدیاکەی ئەم سنتەرە لە لای گرنگە کە پێویستە خزمە بە تەواوی مرۆڤایەتی فاروق پێ دوانێ پێچەوانەکەشی هەر دروسە بۆ خۆی کۆمەڵ کە ئەبینی هەتا لەسەر جیهانبینی تاک یا ئەندامەکان یا کادیر و سەرکردایەتەکەی یعنی بۆ خۆی پەیام وەکو میدیایەکی کە میدیا ئیشی ئەوەیە زانیاری بەخشێ و شیاری بدا هەست ناکە یعنی گۆڕانکاریشی تا ڕادەیەک لەسەر شێوازی تەنانە مامەڵە وەچوونە ناو خەڵکو وە شێوازی ئیشکردنی کۆمەڵی ئیسلامی کوردستان کرد بە تایبەتی ئەو سێکتەرە جیاوازانی پێشتر کە باسان کرد بۆ ئەو تیمەی کە لە حکوومەتە بووە ئەوی لە پەرلەمانە بووە تیمەی لە ئەنجومەنی پارێزگاکانە بووە و ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی کە نزیک بوون لەم هێزە سیاسیەوە پێدوانیە بۆ خۆی دوجار ئەم میدیاش کە خۆی زۆر جار میدیا کاریگەری لەسەر کۆمەلگا دروستکە بەڵام بە دیوەکەی ترا بۆ خۆی کاریگەریی پۆزیتیڤی لەسەر کۆمەڵی ئیسلامی کوردستان دروست ئەگەر ئەو کاریگەریمان دروست نەکرد بێ ئەگەر پێمان وانە بێ بە حقیقەت ئەو کاریگەریمان دروست نەکرد بێ کەواتە چیمان کردووە بێگومان لە ماوەی 10 ساڵی ڕابردووە کەناڵی ئاسمانی پەیام توانیوێتی خزمەتی زۆر باش بکە لە ڕووی وەکو باسم کرد کۆمەڵی ئیسلامی وەکو خۆی وێنا بکە پێشتر کۆمەڵی ئیسلامی لەبەرەوەی دوانگەیەک مینبەرێک نەبوو کە گوزارش لەسەر ڕاو بۆچوونی خۆی بکە پێناسی حەقیقی خۆی بیکە لەلایەن میدیای کەوە لەلایەنی ناحەزانیەوە پێناسە دەکران نەیدەتوانی حەقیقەتی خۆی بەیانکە بەڵام پاش لە دایک بوونی کەناڵی ئاسمانی پەیام بۆ خۆی محتاجی ئەوە نەبوو خەڵک پێناسەیکە نەک محتاجیەوە نەبوو خۆی گزارشی لەسەر ڕاو بۆچوونەکانی خۆی دەکرد و توانیشی ڕەدی هەر بوهتان و ناو ناتۆرەیەک بدرێتەوە کە لەلایەنی نەیارەکانیەوە بۆی دروست دەکرا بۆیە توانی هەم تۆز لەسەر شانی خۆی بتەکێنێ و هەم پەیامە حەقیقەتەکەی خۆی کە مرۆڤ دۆستیە خزمەتە بە کۆمەلگەی کوردەواری خزمەتە بە خێزانی تاک خزمەتە بە بەها باڵاکانی مرۆڤایەتی بەرژەوەندیەکانی خەڵقی توانی لەم بوارانە خزمەت بکە توانی نەک تەنها لە بوارە میدیایەکە خزمەت بکە ئێمە بەدەل لە هەر میدیایەکی کە میدیای کۆمەڵی ئیسلامی میدیایەکی خزمەت گوزاریشە بەو مانایەی نەها تەنها ئاه و ناسۆرە و نیگەرانیەکانی هاوڵاتیان نیشانی خەڵقی بدا چارەسەریشی بۆ دۆزیەوە نەخۆشی بردە بەردەمی دکتۆر ماڵی هەژارانی زیندوو کردو و کردی بە خانوو شەوانی زستانی پێگەرمکردنەوە لەبەرەوە کەناڵی ئاسمانی پەیام تەنها کەناڵێکی میدیایی نەبوو کۆمەڵی ئیسلامی دایمەزران بەڵکو موئەسسەسەیەکی میدیایی بوو توانی لە زۆر ڕەهەندەوە خزمەت بە کۆمەڵی ئیسلامی بە کۆمەلگەی کوردەواری بکات بەڵێ تا چەند یعنی پێویستە کاک فاروق تۆ هەم جگەلەوەی کە بەرپرسی تۆڕی میدیایی کۆمەڵی لە ناو حیزبەکەشا بۆ خۆت ئەندامی سەرکردایەتی یعنی تا چەند پێویستە حیزبی سیاسی بۆ خۆی یعنی میدیا بکاتە کەرەستەیەکی پۆزیتیڤ بۆ چاکسازی و ریفۆرم لە ناو کۆمەلگادا یاخود چۆنەڵی مەشروعێکی چاکسازی بچێنێ لە ناو خەڵکا بۆ ئەوەی
ئەو گیر و گرفتە کۆمەڵایەتیانی و ئەو خەوشانەی و ئەو کەم و کورتیانی کە لە ناو کۆمەلگا هەیە بۆ خۆی میدیا دەستێکی باشی هەبێت لەم نمونەی کە تۆ باسیەکەی باسی بەخشینت کرد باسی خێرخوازیت کرد باسی ئەوەت کرد کە ئەم میدیایە توانیوێتی یعنی ماڵی هەژارانە گیرفانی هەژاران زۆر جار گەرم بکاتەوە یعنی چۆن ئەبێ حیزب هاوکاری میدیا بکە بۆی بتوانێت ئەم میدیای ڕۆڵێکی باش بگێڕێ لە ناو خەڵکە. بە تەسەوری من میدیا لە ئەمڕوا دەتوانێت تاوان میدیا بۆ خۆی بۆ خۆتان دەزان ئێستا نەک دەسەڵاتی چوارەمە دەسەڵاتی یەکەم و دەتوانێت ڕۆڵ بگێڕێت لە گۆڕانکاری بارودۆخی سیاسی و دەتوانێت حکومەت هەڵبۆشێنێتەوە دەتوانێت کاریگەری هەبێت لەسەر پێکەنانی حکومەت دەتوانێت کاریگەری هەبێت لەسەر ڕوتی ڕووداوەکان بۆیە میدیا ئێستا بە تایبەتی لە هەرێمی کوردستان ڕۆڵ و سنگ و کاریگەری خۆی هەیە. لەم هەرێمی کوردستانە میدیا دەتوانێت بڵێم سیلاحێکی دووسەرەیە. میدیامان هەیە دەتوانێت کاریگەری زۆر ڕۆڵ بگێڕێ لە دروستکردنی خێزان لە ئاشتەوایی کۆمەڵایەتی لە گەڕانەوەی بەها باڵاکانی ئەخلاق و خۆڕەوشتی پەسەند و بەرز و بەڕێز بۆ ناو کۆمەڵگەی کوردەواری. میدیاشمانەیە بە پێشەوانەوە خەریکە تا ئەندازێکی خێزان هەڵدەوەشێنێتەوە کللتوری بێگانەی زۆر نامۆ بە کۆمەڵگەی کوردەواری لە ناو کۆمەڵگەی کوردەواریە خەریکە جێدەسی دیارەکە. سوپاس بخوای گەورە و شانازیە بە کەناڵی ئاسمانی پەیام و ئێمە دراوەکە ئێمە ئەو میدیا خێزانیە بین کە کار لەسەر بنیادنانی کۆمەڵگەیەکی کوردەواری خاوەن ئەخلاق و مۆڕاڵ ئێمە بنیاد بنین. کەناڵی ئاسمانی پەیام توانیوێتی لە چوارچێوەی بەرنامەکانیەوە جارێکە ئەخلاق بگێڕێتەوە بۆ کۆمەڵگەی کوردەواری متمانە بگێڕێتەوە گەنگی بە ڕازگۆیی و بە پەسەندەکانی کۆمەلگا بدات. بۆیە لەمڕۆ میدیا دەتوانێت ڕۆڵ و کاریگەری هەبێ و بتوانێت گۆڕانکاری دروست بکات لەسەر ساحەی کۆمەڵایەتی لەسەر ساحەی سیاسی لەسەر ساحەی ئابووری. پەیام بەڕوە ئیجابی و ڕوە پۆزەتیفەکەی توانیوێتی ئەو ڕۆڵە بگێڕێ و جێگەی شانازی. بەڵام حیزب چۆن ئەتوانێت ینی ئەم میدیایە تەوزیف بکات بیخاتە ناو خەڵکو یان هانی بدات جەوهری پرسیارەکەی من زیاترەوە. بەڵێ کۆمەڵی ئیسلامی بەو تواناداراییە زۆر کەمەی کە لە بەردەستیا بووە توانیوێتی ئەوە دەستی بکاتەوە لە بەرامبەری میدیاکەیە و توانیوێتی پشگیر و پشتیوانیش بێ. من پێم وایە تا ئەندازەیەکی زۆر بەوەی کە کۆمەڵی ئیسلامی توانیوێتی چەند میدیایەکی جۆرا و جۆر خاوەنداری بکە بۆ ئەمەیە کە ئەم ڕۆڵ و کاریگەری لە ناو کۆمەڵی ئیسلام لە ناو کۆمەلگەی کوردەواریە تەوزیف بکات و ئەوەش کە میدیای جۆرا و جۆری دامەزراندووە لە میدیای لە کەناڵی ئاسمانی پەیام لە کەناڵی ئاسمانی بانگەواز لە تەلەڤیزیۆنی کۆمەڵ لە رادیۆ جۆرا و جۆرەکانی وەکو رادیۆی سنەت و رادیۆی قورئان و پەیامی قورئان و رادیۆ سیاسیەکانی مەڵبەندەکان ئەمە تا ئەندازەیەکی زۆر بۆ ئەوەیە کە ئەم فیکرەوە ئەم تەسەڕ و بیر و بۆ چوونە ئیجابیە لە ناو کۆمەڵگەی کوردەواریە تەوزیف بکات. بەڵێ سوپاس. کاک شوان خۆی کە تعریفی حیزبەکەی ڕێکخراوی سیاسی کۆمەڵی خەڵک لە دەوری کۆمەڵی ئامانج و استراتیژ کۆوە بنەوە یاخود حیزبەکو مەشروعێکی کۆمەڵایەتی لێ دوجار ئیش لەسەر ڕێخستن و بەخشینی وشیاری بە کۆمەلگا کات. میدیاش بێگومان ڕاستە لە ڕووی مێژووە مێژوێکی کۆنی هەیە چەند ساڵی ڕابرد و دەیان ساڵ و بگرە پێش سەدان ساڵ پێش ئێستا میدیا بۆ خۆی هەبوو هەموو قۆناغێک تایبەتمەندی خۆی هەبووە. ئەم مۆدێلە نوێ لە میدیایە خود میدیای بینراوە ئێمە ئێستا بۆ کەناڵی پەیام باسیەکەین. ئەگەر حیزب چۆن ئەتوانێت ئەمە بۆ خۆی تەوزیف بکە بە ئاڕاستیشی پۆزیتیڤ هەروەکو لە پرسیارەکەم ئاڕاستی کاک فاروقیش کرد چۆن ئەتوانێت ئەمە بەکاربێنێت و مەشروعێکی باش بۆ دروستکردنی ڕیفۆرم و چارەسەرکردنی کێشە و گیر و گرفتەکان لە ناو کۆمەلگادا. خۆی حیزب پرۆژەیەکی وەکو جەناب ئاماژە پێدا پرۆژەیەکی سیاسیە پرۆژەیەکی سیاسیە بۆ هۆشیارکردنەوەی تاک و کۆمەلگا و ئاراستەکردنیان بۆ ئەو بەرنامەیە کە خۆی ئەوێ کە دوجار جەماوەر متمانەی پێ بکەن و بیکەنە دەسەڵات. یعنی ئەمە وەکو حاڵەتێکی پۆزیتیڤی دیموکراتی کەواتە ئەم حاڵەتەی حیزب ئەبێ لە میدیاکەشیە ڕنگ بداتەوە. ئێمە مەسەلەیەک هەیە بەداخەوە ئێمە لە هەرێمی کوردستانە نایبینین. جەنابتان ئاماژەتان پێدا کە بەڕاستی هەندێک میدیا هەیە یعنی وەکەڵی خێزانەکانی تووشی قەیران کردووە نەکەوەی ئاراستەیان بکە بە ئاراستەیەکی
ئیجابی. بگرە ئیشیشی لەسەرەکە بۆ خراپکرد ئیشیشی لەسەر کردووە بێگومان ینی فەرهەنگی میلەتانی تری هێناوە ینی بەسەر کۆمەڵی کوردستانیا پەخشەکات و کاریگەری لەسەر تاک و کۆمەڵ داناوە و ئەگەر بڕۆیتە دادگاکان ینی زۆر حاڵەتی وا ئەبینی مثلا بۆ نمونە من بیستومە کە منداڵ شەڕیان کردووە شەڕە شمشێر شیشیان کردووە بەسەری یەکترە ئەنی ئەوە نمونەی هەیە هۆی ئەو زنجیرانەی کە پەخش کراوە لە تەلەڤیزیۆنەکانەوە بەبێ هیچ ئیستانداردێکی بەبێ ڕەچاوکردنی ئیستانداردێکی نێودەوڵەتی کە ئەو فیلمانە کاتی پەخشکردنیان زۆر ینی درەنگە درەنگانێکە کە ئەسڵان منداڵ نابێ بەخەبەر بێ. ئەوە حاڵەتێکی تر کە وەکو وتم لە هەرێمی کوردستانە بەداخەوە کە ئێمە حیزب دەسەڵاتدارەکان کە ئەوە 20 ئەوەندە ساڵە حکمی ئەم وڵاتەکەن هەوڵیان هەوڵیان نەداوە یعنی دروستیکەن بەڵکو بە پێچەوانەکەی بە لایەنە نێگەتیفەکەی دروستیان کردووە وەکو باسمان کرد. میدیای نیشتیمانی ئێمە میدیایەکی نیشتیمانیمان پێویستە. ئەم میدیا نیشتیمانیە کاری ئەوەیە کە پەخشەکەی بریتی بێ لەوەی کە هەموو تاک و کۆمەڵێکی کوردەواری سوود ببینێ لەم میدیایە ئاشتی بڵاو بکاتەوە بەها بەرزەکان بەها باڵاکانی کۆمەڵگەی کوردەواری ینی پەخش بکا و بڵاو بکاتەوە و ئەم میدیایە پێویستە چاودێریەکی باش و لیژنەیەکی باش سەرپەرشتی بکا بۆچی بۆ ئەوەی کە چ شتێک ئەبێتە هۆی بەرژەوەندی خەڵکی کوردستان ئەوەی تیا پەخش بکرێ و ڕێگە نەدرێ دووبەرەکی و ئاژاوە پەخش بکرێ. ئێمە بەڕاستی ئێمە لە کەناڵی ئاسمانی پەیامە لە ماوەی 10 ساڵی ڕابردووە زۆرمان هەوڵ داوە کە بە جۆرێک لە جۆرەکان بەشێک لە بەشەکانی ئەم میدیا نیشتیمانیە ئەو بۆشاییە پڕ بکەینەوە بەڵام بەڕاستی ئەوە پێویستی بەوە هەیە کە دام و دەستگاکانی حکوومەت میدیایەکی ئاوا سەرپەرشتی بکەن و میدیایەکی ئاوا ئاراستە بکەن کە بەداخەوە یعنی ئەوە حکوومەتی هەرێمی کوردستان چەند جیلی تێپەڕاند نەیتوانی میدیایەکی نیشتیمانی دروستکە. بۆ نمونە حکوومەتی بەریتانیا یارمەتی کەناڵی BBC ئەدا و کەناڵی BBC میدیایەکی نیشتیمانیە یعنی ڕێگە نادا شتێک لە بەرژەوەندی بەریتانیا نەبێ بڵاوی ناکاتەوە. سیاسەت و بەرژەوەندیەکانی کۆمەڵگەی ئینگلیزی یعنی ڕەچاوەکە نەک بەریتانیا وایە تەنانەت لە فەڕەنسا ینی سینەمای فەڕەنسی ڕێگە نادا فیلمەکانی هۆلیوود یعنی لە فەڕەنسا زۆر بە ئازادانە لە سینەماکانە پەخشکرێ. بۆ چونکەڵێ ئێمە سینەمای خۆمانمان هەیە پێویست ناکە سینەمای ئەمریکی زاڵ بێ بەسەر سەقافەتی خەڵکی فەڕەنسایە. بەڵام بەداخەوە ینی دەرگاکانی کوردستان تۆ سەیرەکەی زۆر واڵایە بۆ زنجیرە فیلمی بێگانە ینی لە شەرقی ئاسیاوە بۆ غەربی ئەوروپا تۆ تەماشایەکەی زنجیرە فیلم ئەهێنن لێرە پەخشیەکەن بەبێ ڕەچاوکردنی ینی کۆمەڵگەی کوردەواری. پێت وانە کەناڵی پەیام ئێمە بەم هەموو کە ینی ئەو فیدباکی کە وەریەگرێتەوە و ئەوشی کە بە تایبەتی ساڵانی پێشەوەی کە من بینیومە لەم کەناڵە لە ساڵیادیا بەشێکی زۆری ئەکادیمیەکان مامۆسای زانکۆ ڕۆژەمە نووسە خاوەن ئەزمونە کان ئەوانەی قەڵەمەکانیان دیارەستایشی ئەم کەناڵەیان کردو و مۆدێلێکی تازەیەنەوە. بەڵام پێدوانیە لە ئاستی ئەو هەموو هەجمە گەورەی کە ئەو کەناڵانەی تر هەیەە پەیام هەر هێشتا کەمە و بەشی ئەوە ناکا کە بتوانێت لانی کەمە ئەتیبارە بگێڕێتەوە بۆ خەڵک کە میدیاکانی کە لە ڕووی بەها و کەلتور و مۆراڵەوە بێبایەخیەکەن بە تایبەتی هەندێک لەو میدیانە کە ئیش لەسەر تێکدانی خێزان وەشی ئاشتی کۆمەڵایەتیە لە کوردستانە بە تایبەتی ئەو پەیوەندی خێزانی کە لە ڕۆژەڵاتە خەڵکی ڕۆژەڵات شانازی پێوەکە لە خۆراوانیە. بەڵام هی کۆمەلگاکانی تر هێن ئەوان ئەزمونیەکەن لە ناوەڕێمی کوردستانە پێدوانیە پەیام بۆ خۆی هێشتا کەمە و چۆنەڵی مەڵۆیەکی بچووکە لەو شارە گەورەی کە هێشتا پێویستە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم کەناڵانە هەبێت.
عرب هینێکی ضرب المەسەلێکی جوانیان ینی پندێک ما لا يدرك كله لا يترك جله. يعني کەناڵی ئاسمانی پەیام کاک حاجی باسی ئەوەی کرد کە کۆمەڵی ئیسلامی ئیمکاناتێکی زۆر سنوورداری هەیە، یعنی توانایی وەکو ئەو لایەنانە نییە کە بە پارەی حرام و بە سامانی گشتی خەڵکی کوردستان توانیویانە بە دەیان کەناڵدا بمەزرێنن، یعنی لە منداڵانەوە بگرێ بۆ سیاسی بۆ پیر و پەکەوتەش، یعنی ئەوان کەناڵی تایبەتیان کردوێتەوە، ئەوان ئیمکاناتێکی هائیلیان هەیە، ئیمکاناتێکی وەکو وتمان بە پارەی حرام توانیویانە ئەم کەناڵانە بکەنەوە. بەڵام کۆمەڵی ئیسلامی ئەوەی کە توانیویەتی، ئەوەی کە لە بەردەستایەتی، ئەوەی کە دەستی پێی ڕاگەیشتووە هەوڵی داوە ئەو بۆشاییە پڕکاتەوە. بەڵام ئایا تا چەندێک سەرکەوتوو بووە؟ دیارەوە یعنی ئەوە بێ خەڵکی دەرەوەی خۆمان ئەو شایەتیەمان بۆ بدەن و ئەو قسەیە بکەن. بەڵام ئەوەی کە بیستومانەتەوە وەکو جەنابەت ئاماژەت پێدا دەنگدانەوەکەیمان وەکەڵە بیستوەتەوە، یعنی خەڵک سوپاسەکە و پەسنی ئەو جۆرە پەخشەکە کە ئێمە کردو بە قەبارەی خۆمان. ئێمە هەر ئەوەندەمان توانی و لە توانامانە هەبووە کە کردومانە، بەڵام ئومێ دەکەین، یعنی بەڵام لە بەرامبەرا کاکشوان پێویستە خەڵک لە ڕووی هەم مادیەوە تەنانەتە ئەگەر گونجاوی بڵێمەوە لە ڕووی معنەویشەوە چۆن پشگیری ئەم جۆرە مۆدێلە لە میدیا بکە کە میدیایە کە بۆ خێزانەکان گونجاو و شایستەیە. ئەزانی هاشتی وا هەیە لە ناو میدیا خەڵک بۆ خۆی پشگیری کا بۆ مانەوەی ڕۆژنامە نووسیا. ئەزانی چۆنە، یعنی خەڵکی کوردستان ئێمە زۆر سپاسیان نەکەین. بۆ نمونە لە پرۆژەی بەخشینە بەڕاستی یارمەتێکی باشی پرۆژەکەیان داوە و ئێستا بە چاوی خۆیان ئەنجامی پرۆژەکەی بەخشین ئەبینن، خزمەتی خەڵکەکە، یعنی بڕۆرە ئەو پرۆژەیە، یعنی خزمەتی خەڵکەکە بە بێ جیاوازی نەخۆشەکان، یعنی تازت لەو گرفتانەی بجاران تێپەڕیون کە بچێتە شوێنێک یعنی 25,000 دینار بدا، بچێتە مختبەرێک، بچێتە نازانم دەرمانکڕینێک، یعنی پارەیەکی زۆر بدا و کەیفیەتەکەشی بەو شێوەیە نەبێ کە بەڕاستی لە نەخۆشخانەی بەخشی نەیبینی و ئەو ڕێز و حرمەتە. یعنی بەڕاستی کۆمەڵی ئیسلامی تەوەقوعی ئەوەکە و چاوەڕوانی ئەوەی هەیە هەر وەکو جەماوەری کوردستان چۆن وەکەڵێ یارمەتی بەخشینیان داوە ئێستا ئەبینن ئەنجامەکەی بەخشین، هەر ئاواش وەکەڵێ یارمەتی ئەم میدیایە بدەن. بۆچی؟ چونکە ئەم میدیایە دووبارە بۆ خۆیانە، وەکو کاک حاجی ئاماژەی پێدا خێزانەکان زۆر بە ئاسوودەیی لە بەرامبەر شاشەی پەیامەدانیشن، ترسی ئەوەیان نییە دیمەنێک ببینن کە خۆشیان و مناڵەکانی شەرم لە یەکتر بکەن لە بینینیە. یعنی ئەمە زۆر گرنگە خەڵکی کوردستان و خێرخوازان و هەموو چین و توێژەکان یارمەتی ئەم پرۆژە میدیاییە بدەن بۆ ئەوەی ئەم پرۆژە میدیاییە بتوانێ ئەو بۆشاییە فەرهەنگیەی کە ئەوان چاوەڕێیەکان پڕیکاتەوە بۆیان. بەڵێ سوپاس کاکشوان. کاک فاروق، ئێستا من هەرچەند ماوەی بەرنامەکەم زۆری نەماوە، میدیا بە عام پێشکەوتووە ئێستا تۆڕە کۆمەڵایەتیەکان بە تایبەتی ئەوە تویتەرە، فەیسبووکە، نازانم هەموو ئەم بە هەموو پەلوپۆ جیاوازەکانیەوە ئەمانە پێشکەوتێکی گەورەی بەخۆیەوە بینوە خەڵکی بەخۆیەوە سەرقاڵ کردووە. بە بڕوای تۆ میدیا ئێستا بۆ خۆی ئەو ڕۆڵەی میدیای بینراوە تایبەتی لە دەست نەداوەوە، ئەم کاریگەری ماوە ئەم پەسن و وەسفەی بۆ مە کەناڵی ئاسمانی پەیام کە ئێمە لە خەڵکی وەرەگرینەوە لە ئاستی تموحی کەناڵەکە ئایا بۆ خۆی ئەم ڕووبەرەی خۆی کە پەیام جێگەی گرتووە پاشەکشەی نەکردووە لە بەرامبەر ئەو پێشکەوتنە تەکنەلۆژیا گەورەی کە ئێستا هەموو ماڵێک هەموو خێزانێک زۆربەی خەڵک سەرقاڵ کردووە بەخۆیەوە؟ نەخێر، زۆر بە کورتی نەخێر، لەبەرەوەی کە سوۆشیال میدیا میدیایەکی بێمۆراڵە، میدیایەکی بێخاوەنە، هەرکەس دەتوانێت بۆ خۆی بەبێ ئەوەی کەسێک لی بەرپرس بێ لە بەرامبەری هیچ بەهایەکە بەرپرسیار بێ ڕۆڵ و کاریگەری بەجێ دیاڵێ، بەڵام ناتوانێت بێتە ئەرشیف، ناتوانێت بێتە دۆکۆمنت کە بەردەوام کاریگەری کاریگەری وەیە. کاک فاروق، پێم وانێ بتوانێت وەک
ئەو مەها ئەو میدیا خاوەن پەیامە ئەو میدیا خاوەن مۆڕاڵە ئەو میدیا خاوەن دۆکۆمنتە کە بتوانێت ڕۆڵ و کاریگەری هەبێ تەلەڤیزیۆن بەردەوام ڕۆڵ و کاریگەری خۆی هەیە لە ناو خێزارەکانە و خێزانەکان کۆ دەکاتەوە لەسەر سفرەیەک دەتوانێت لە بەرامبەری شاشا بیان هێڵێتەوە ئەگەر کاریگەری هەبوایە ڕۆژانە ئێمە میدیای نوێمان نەدەبینی لە جیهان و لە هەرێمی کوردستانە لە دایک بن لەگەڵەوەی کە تۆڕە کۆمەڵایەتیەکان بەرفراوانتر دەبن ئەنواع مۆدیلی سۆشیال میدیا و تۆڕە کۆمەڵایەتیەکان لە دایک دەبێ شێوازەکانی پەیوەندیکردن ئاسان دەبێ بەڵام دەبینی ژمارەی تەلەڤیزیۆنەکانی ڕۆژانە ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەکا کەواتە ئێمە ئەومان پێ دەڵێ کە هیچ شتێک نەیتوانیوە جێگرەوەی تەلەڤیزیۆن بێ و جێگرەوەی شاشە بێت چونکە شاشە خێزانەکان پێکەوە کۆ دەکاتەوە و دایان دەنێنێ بۆ پاشان شاشە و تەلەڤیزیۆن دەتوانن بڵێن مینبەرێکی خاوەندارە دەتوانێت خاوەنێکی هەبێ کە پەیامەکانی بگەێنێ و بزانێت سەرچاوەکەی کوێنێ بەڵام سوۆسیال میدیا هەر چین و توێژێکی دیاریکرا و دەتوانێت بەخۆیەوە پەیامدارەوە شوناسی خۆشی دیاریکرا بێگومان پەیامدارەوە شوناسەکەشی دیاریکراوە شوناسێکی شمولیشی هەیە من دەمەوێت لە ئەگەر مەجارم هەبدەی دوو قسە بکەم یەکەم کاکشۆن باسی میدیای نیشتمانی کرد لە هەرێمی کوردستان گرفتەکەمانەوە نییە کە گرفتمان ئەوێ بێ میدیا نیشتمانیمان نییە لە هەرێمی کوردستان هێشتا دامەزراوەی نیشتمانیمان نییە هێشتا حکوومەتی نیشتمانیمان نییە هێشتا ئەو دامەزراوانەی پێش میدیا قەرارە نیشتمانی بن هێشتا ئەوانەمان نییە خوا بکایمە بازارە ببینە خاوەنی حکوومەتێکی نیشتمانی ئەم حکوومەتە بە مانای کەلیمە نیشتمانی بێ تەواوی دامەزراوە سەربازی و ئەمنیەکان نیشتمانی بن من پێم وایە بۆ خۆی میدیا نیشتمانی لە دایک دەبێ بەڵام ئێستا تا ئێستا حکوومەتەکەمان حکوومەتی حیزبیە لە بەرژەوەندی حیزبایە لە بەرژەوەندی تاکە بەرپرسی حیزبایە لەبەرەوە زۆر مەحاڵە ئەمانە ئەوەتانێ بەرپرسە حیزبیەکان بۆ خۆیان هەوڵ دەدەن ببنە خاوەنی میدیای گەورەی حیزبی میدیای گەورەی شەخصی چۆن لە بیری ئەوان میدیا نیشتمانی دامەزرێن بەڵام پێت وانییە کاک فارغ بوو لە پێت وانییە زەمینە کۆمەڵایەتەکە بە تایبەتی میدیا ئەوەی کاکشوان وتی میدیاکەوەی دروست کردووە یعنی بیخوازێ کۆمەلگا میدیای نیشتیمانی هەبێ بەڵام ئەوە دەسەڵاتێکی سیاسیە حیزبە سیاسیەکانە لێ ناگەڕێن کە ئەو میدیا بەکردەوە دەتوانێت بێتە میدیایەکی نیشتمانی هەر میدیایەک توانی بەرژەوەندیە باڵەکانی کۆمەلگا لە پێچاو بگرێ و ئەخلاق و مۆڕاڵی کۆمەلگا بپارێزێ و هەوڵ بدا گرفتە کۆمەڵایەتی و ئابوووریەکان چارەسەر بکات بۆ خۆی دەتوانێت بۆ بەرژەوەندی گشتی کار بۆ بەرژەوەندی گشتی بکات دەتوانێت مۆرکی و ناسنامە نیشتمانی لە خۆ بگرێت کە ئێمە دەتوانین بڵین دەتوانین ئەو ناسنامەیە بدەینە کەناڵی ئاسمانی پەیام کە لە تەواوی ڕاهەندەکانەوە خزمەتی بە کۆمەلگەی کوردەواری و بە نیشتمانیەکە کردووە یەک خاڵی کەم ئیجازە پێ بدە دەمەوێت ئەو بە دەرفەت بزانم کۆمەڵێک ئاستەنگ و بربەست لە بەردەمی میدیاکارانی کۆمەڵی کەناڵی ئاسمانی پەیامە و لە بەردەمی کەناڵی ئاسمانی پەیامە هەیە و هەبووە لە ڕابردوو ناکرێ ئەمانە قسەی لەسەر نەکرێ و بەیان نەکرێن لەوانەیە زۆر جار کەسێ سێر بکات پێی وا بێ ئەوە میدیاکارانی کەناڵی ئاسمانی پەیامن ناتوانن دەستیان بگاتە هەنێک کەسایەتی و زۆر بەرپرسانی باڵاکە بەرنامەی کاریگەریان لەگەڵا بکەن نا بە پێچەوانەوە من پێم وایە توانە ڕۆژنامەوانی و ڕۆشنبیریەکانی میدیاکارانی ئێمە کەمتر نین گەرزیاتر نەبن لە میدیاکارانی کە بەڵام ئەو دەرگایانەی کە بەڕووی ئەوانی کاواڵایەک و کاشوان باسی کرد بەداخەوە لە بەردەمی ئێمە بەسراون ئێمە زۆر جارێک کەسانی وا هەیە بەڵێنیان پێمان داوە لە فلانە بەرنامە بەشدار بن بەڵام لەلایانی بەرپرسەکانیانەوە ئاگادار کراون نابێت لەو بەرنامە بەشدار بن بەڵام بۆ کەناڵەکانی کە لەوانەیە فەرز بکرێن لە سەریان فلانە بەرنامەیە دەبێت لەو بەرنامە بەشدار بن ئێمە دەرگای وەزارەتەکانمان زۆر جارێ لەسەر دادەخرێ دەرگای بەڕێوەبەرایەتەکانمان لەسەر دادەخرێ زانیاریەکانمان پێ نادێت لە کاتێکە کە یاسای دەستخستنی زانیاری لە هەرێمی کوردستان کاری پێکراوە کاری پێدەکرێت زۆر جارێ بەهۆی لە پێناوی دەستخستنی زانیاریەکە ڕۆژنامەنووسان و وێنەگراکانمان ڕوبەڕووی لێپرسینەوە و شکاندنی پێداویستیەکانیان بوونەتەوە بۆیە بەو شێوازەیەکەوە دەرگا لە بەردەمی هەندێک لە میدیای شخصی و حیزبیا واڵایە ئەگەر لە بەردەمی میدیاکارانی ئێمە واڵا بواە من پێم وانە بوو توانای ئێمە توانە دایرەکانمان گرفت بواە لەوەی کە بەو
زانیاریانە نەگەینیان نەتوانین لەو جۆرە بەرنامانە بکەین بەڵام بەداخەوە لە ڕووی ئەمنیوە ڕێگریمان لێ دەکرێت لە ڕووی ڕۆشنبیریەوە لە ڕووی زانیاریەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئابووری و کۆمەڵایەتیەوە لە تەواوی ڕەهەندەکانەوە ئێمە ڕێگریمان لێکراوە ئەوەی کە توانیمانە تا ئێستا بیهێنین دڵسۆزی و خەمخۆری هاوکارانن کارمەندەکانن ڕۆژنامە نووسەکانن ئەگەر نا ئەو بربەستانەی کە ڕۆژانە لە بەردەمی ڕۆژنامە نووسەکانی ئێمان لە بەردەمی هەر کەسێکی کابووە نەیدەتوانێت تا ئێستا ڕاوەستێ بۆیە من لێرەوە جاریکە سوپاسیانەکەم و دەستی ماندویان دەگوشم و دڵ هەموو لایەکیش دڵنیا دەکەمەوە بەوەی کە پشتیوان بەخوای گەورە چۆن 10 ساڵمان تێپەڕاندووە ساڵانی ئایندەش تێدەپەڕێنین و زاڵ دەبین بەسەر کۆسپ و لەمپەر و تەنگژەکان. ویستم ئەوە بڵێم یعنی بە کورتی میدیاکارانی کەناڵی ئاسمانی پەیام و کارمەندەکانی گەسەری گوزارانیان بکەی و ئەودا موچەی کە کەناڵی پەیام پیانەدا بە بەراورد لەگەڵ دەستگاکانی ترانی زۆر شانی ئەوە نییە بە وەکو پێویست میدیاکانی تر ئێوە چۆن یعنی توانی وتانە لە ڕووی هەم ڕۆحیەوەم لە ڕووی پەروەردەیەوەم لە ڕووی ئەخلاقی کاری ڕۆژنامە نووسیەوە ئیش لەسەر ئەمانە بکەن و کاریگەریتان نەبێ تاوەکو بەو ڕۆحیەتەوە تۆ باست کرد ئیشە ناو کەناڵەکە بکەن بە کورتی. ڕۆژنامە نووسانی ئێمە باوەڕ و متمانیان هەیە بەو پەیامی کە دەیگەێنن ئەوەی کە دەیگەێنن بیر و باوەڕە پاڵنەریانە نەک توانە داراییەکەی ئێمە ئەو توانە دارایی ئێمە کە دەیدەینە ڕۆژنامە نووسەکانمان بەهای ئەوە نییە کە لە بری ئەو کارانە بێ کە دەیکەن ئەوەی کە ڕۆژنامە نووسەکانی ئێمە دەیکات ئەو بیر و باوەڕێ لە پشت کارەکانیانەوەیە کە دڵسۆزی شەو نخوونی بە خەرج دەدەن و بەرهەمەکەیشی زۆر زیاترە لەو خەرجی مەساریفی کە ئێمە دەیکێشین. بەڵێ کاک شوان لەسەر ئەو قسانەی کاک فاروقیش پرسیارێکم نییە لێت کەمێ بەڵام دەرفەتەکە بم بە خۆت لە دوا قسەتا لە ساڵیادی 11 ساڵەی هەنگاوی یەکەمی ساڵی 11 ئیشکردنی کەناڵی ئاسمانی پەیام بزانم تۆ چیت هەیە وەکو کەسێکی خاوەن ئەزمموی و میدیاکارێکی دێرینی ناو میدیای ئیسلامی و کۆمەڵی ئیسلامی کوردستان. ئەمساڵ ئێمە دوو هەڵبژاردنمان ینی تێپەڕاند بەداخەوە ینی لە هەرێمی کوردستان جۆرێک لە بێهیوایی دروست کرد لە ناو جەماوەر و تەنانەت لە ناو میدیاکارانیشە. من حەزەکەم ئەوە داکۆچی لەوە بکەمەوە جەنابەت سەرەتا باسی کەناڵی ئاسمانی جەزیرەت کرد یەکێک لەو دەخاڵەی کە وڵاتانی گەمارۆ بۆ سەر قەتەریان دانابوو ئەوە بوو کە پێویستەکە کەناڵی ئاسمانی جەزیرەت دابخرێت بەڵام ئێمە بینیمان لە کوشتنی جەمال خاشقچیە کەناڵی ئاسمانی جەزیرە توانی محەممەد بن سەلمان بکاتە ناشرینترین کەسی جیهان لەسەر ئاستی جیهان ناشرینترین ئێستا کەسایەتیە و ئەو مەسەلەیە توانی ببێتە ڕای گشتی لە ئەمریکا بۆ یەکەمین جارە لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هەواڵێک ماوەی 3 مانگە بە گەرمی ماوەتەوە یعنی ڕۆژ لە دوای ڕۆژ گەرمترە بێ تەنانەت هەواڵی 11 سێپتەمبەر لە مانگێکی شتێ نەپەڕی یعنی گەرمیەکەی ئەمە هۆکارەکە چییە؟ هۆکارەکە ئەوەیە میدیا زۆر گرنگە و پێویستەکە خەڵکی کوردستان بەگشتی و میدیاکاران بڕوایان بە خۆیان هەبێ ئەم حاڵەتی بێهیواییەی کە سیاست مەداران دروستیەکەن بە گرز و گۆپاڵ و بە سیاسەتی چاواشەکارانەوە بە توانای یعنی وەکەڵێ مادیان کە لە سامانی گشتیە ینی دزینی سامانی گشتیە دروستیان کردووە ئەمانە شتی کاتین و تێئەپەڕن و پێم وایە یعنی لە داهاتووی نزیکە لە بەرانبەر ڕاگەاندنی پەیامدار و لە بەرانبەری میدیای خاوەن هەڵوێستا خۆیان ڕناگرن من تەوەقعی ئەوە کەم ئەوەی کە بن سەلمان چاوەڕێی کرد و ئەوەی بەسەر بن سەلمانە هات کە بە ملیارەها دۆلاری خەرج کرد لە پێناوی کەسایەتی خۆیان لە خۆر ئاوایە کە وەکو کەسایەتیەکی ئیسلاحی دەربکەوێت کە ئێستا کەسایەتیەکی منبوز و بێزراوە ئەوانەش کە لە هەرێمی کوردستانە ئەم قۆناغە ناشرینیان دروست کردووە ڕۆژگارێکە بێ کە میدیا بەو شێوەیە گاڵتەیان پێ بکە
و میدیا بەو شێوەیە بە ئەسفەلە سافلینیان بەڵێ دو قسەت لەسەر پەیام دو قسەت بە من کورتی بە بەڵام. دو قسەم لەسەر پەیام من هیواخوازم کەناڵی ئاسمانی پەیام لە ساڵی داهاتووە زۆر سەرکەوتوتر بێ لە جاران و بەردەوام بێ لەسەر ئەو ڕێبازەی کە گرتوویەتیە بەر هەم لە ڕووی هوەریەوە بەرەو پێش بڕوە و هەم لە ڕووی ڕۆماڵکردنەوە زیاتر گرنگی بدا بە ڕووداوەکان و گرنگی بدا بە قۆناغەکە هیواخوازیشین کە ئەم قۆناغە تێپەڕێنین و ئەم سەختی و قەیرانە ئابوووریەی کە یەخەی کەناڵەکەی گرتووە تێپەڕێت و کارمەندانی چیتر یعنی لەو دۆخە نەخوازراوە داراییان نەبن کە ینی کە تێی کەوتون کە هەتاکو ئێستش ینی وەکەڵێ تەحملیان کردووە وە خۆڕاگر بوون تایە ئینشاءالله لە داهاتووشە هەر خۆڕاگر ئەبن ومێد ئەەکەین ینی قۆناغەکەش تێپەڕێ ینی ئەو قەیرانە داراییەش چارەسەر ببێت. بەڵێ زۆر سپاس بۆ شوان هەورامی ئەندامی ناوەندی لێکۆڵینەوە و چاپەمەنی تۆڕی میدیایی کۆمەڵ سپاس بۆ کاک فاروق عەلی بەرپرسی تۆڕی میدیایی کۆمەڵ سپاس بۆ ئامادەبوونتان لە ستۆدیۆی بەرنامەی گفتوگۆ. زۆر سپاس. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیەتمە کۆتایی گفتوگۆی ئەمڕۆمان تا گفتوگۆیەکی تر بەخوای گەورە و میهرەبانتان دەست پێرم کاتێکی خۆش بۆ هەموو لایەک سپاس.